ئێستا ئەمڕۆ ئەو مەسەلەی کە زۆر تەڕحەکرێت لە بینی خەڵکیە تەوەسولە بە پیاوچاکانەوە و بە قەبرەکانیانەوە بە ئاسەوارەکانیانەوە بۆ بابەتانەوە ئەمانەش هەمووی بڕاوەتەوە لە شەریعەتە هیچ خلافێکیشی تیان نییە یعنی ئەوەی کە عالم بێ و مسلمان بێ ئەڵڵا بە تەنها بەرستێ خلافی لەوایان نییە کە ئەو شتانە هەمووی عایدی ئەڵڵایە جەلە جەلاله چونکە بەڕێوەبردنی زەوی و ئاسمانەکان بەدەستەوە کەواتە بێ پەرستن و پاڕانەوەش هەر لەو بێ و ئاەتەکانیش کە لەو بوارەیە هاتووە زۆر سەریحە زۆر ڕوون و ئاشکرایە کە ئەڵڵا جەلە جەلاله فەرمێ ولا تجعل مع الله إلها آخر ولا تدع مع الله إلها آخر ولا يشرك بعبادته أحدا ئەمانە هەمووی ئاەتە هاتووە زۆر سادە و ڕوون و ئاشکرا پێتەڵێ تۆ لەگەڵ ئەڵڵایە ئەڵڵایەکی تر دامەنێ بیپەرستی یەک ئیلاهت هەیە ویش ئەڵڵایە ئیلاهێکی تر بانگ مەکە ئەگەر غەیری ئەڵڵا بانگی چی کردووە ئیلاهێکی کەت هەیە تەواو غەیری ئەڵڵا پەرستی چیت کردووە ئیلاهێکی کەت هەیە تەواو و ئیدعاش مەکە کە بڵێ ئەمە نزیکمانەکاتەوە لە ئەڵڵا جەلە جەلاله چونکە ئەو فتوایە هی کێیە یەکەم کەس کێ ئەو فتوایە ئەبوو جەهل کە پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمی کاکە ئێوە خۆتان ئەڵڵا بانکن دەنگتان پێیەگا نزیکە لێتانەوە پێویست بەوانە ناکە ئەوتیان نا ئێمە خۆمان دەنگمان پێی ناگا ئێمە ئەوانە پەرسین بۆچی ليقربونا إلى الله زلفى ما نعبدهم إلا ليقربونا إلى الله زلفى تیانێ ئەم بانە پەرسینم بتانە بۆی نزیکمانکەنەوە لە خوای پەروەردگار ئەو فتوایە بوو جەهل بوو خەڵکی زۆریش بە قسەی کرد دواشیکەوت ئەمڕۆژ هەرە فتوایەتان بۆ درێتەوە و ئەشیکەن بە ئیسلام لێتان ئەیکەن بە ڕێبازی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لێتان لە کاتێکە ئەبینین پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم قبری هەیە یان نا هەیەتی هیچ سەحابێک چۆ لێی پارێتەوە لە قەبرەکەی بانگی کە داوای لێ بکە شتیوان نییە